جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هۆشداری توندی دای ڕژێمی میسری جەختی لەوە کردەوە کە پێشێلکاریەکان بۆ مافی مرۆڤ لەلایەن ئیدارەکەیەوە فرامۆژ ناکرێ و لە ئاستیدا بێدەنگ نابێت هەروەکو ئەوەی کە ئیدارەی سەرۆکی کۆماری ترامپ چاوپۆشی لێ دەکات. بایدن لە تویتێکدا بەوەی گەڕانەوەی هاوڵاتی ئەمریکی موحەممەد عەماشە لە دوای 486 ڕۆژگرتن و ئاشکەنجەدانی لەلایەن ڕژێمی میسریەوە هێرشی کردە سەر ڕژێمەکەی عەبدولفەتاح سیسی ئاماژەی بۆدا کە گرتن و ئەشکەنجەدانی چالاکانی وەکو سارە حیجازی و موحەممەد سوڵتان و هەڕەشە لە خێزانەکانیان قبوڵکراو نییە بۆیە لەمە دواچەکی سپی بۆ دیکتاتۆرە دڵخوازەکەی ترامپ واژۆ ناکرێت. بایدن کە ڕاپرسیەکان ئاماژە بە پێشکەوتنی گەورەی دەکەن بەسەر دۆناڵد ترامپدا بەو تویتە توندەی لایەنگرانی ئەو ڕژێمەی نیگەران کرد بە تایبەتی بەر لە چەند ڕۆژێک بامان شێوە هێرشی کردە سەر تاوانی محەممەد بن سەلمان لە تیرۆری ڕۆژنامەنووس جەمال خاشقچی و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و گرتنی چالاکان و ژنان و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ. پێشتر هەڵوێستی لەو شێوەیە لە بایدن نەبینراوە تەنیا لە کانونی دووەمی ئەم ساڵدا و لە کاتی مردنی هاوڵاتی ئەمریکی مستەفا قاسم لێدوانێکی پێشکەش کردبوو بەڵام ئەم تویتە دەری دەخات کە ناوبراو لێکچوونی تەواوی هەیە لەگەڵ هەڵوێستی نەریتی پارتی دیموکرات بە تایبەتی لە نێوان ساڵەکانی 2008 تا 2016 ئیدارەی سەرۆک ئۆباما. ئیمی هاوسۆرنی بەڕێوەبەری توێژینەوەی پرۆژەی دیموکراسی لە خۆرەڵاتی ناوەڕاستدا بڕوای وای هەڵوێستی بایدن لە دۆخی سیاسی و پێشێلکاری بەردەوامی مافی مرۆڤ لە میسردا ئامانجی نیشاندانی هەڵوێستی جیای ناوبراوە لە سیاسەتی دەرەوەی ئێستای ترامپ. لەو بارەوە ئەنتۆنی بلینکنی ڕاوێژکاری هەڵمەتەکەی بایدن بۆ سیاسەتی دەرەوە لە ڤیدیۆ کۆنفرانسێکدا بە چەلاکانی عەرەبی دانیشتووی ئەمریکای ڕاگەیاند ئیدارەی داهاتووی بایدن پابەندە بە بنەماکانی دیموکراسی و مافی مرۆڤ و مامەڵەی جیاواز دەبێت لەگەڵ وڵاتانی عەرەبی بە تایبەتی میسر و سعودیا. بلینکن دەڵێت لە ڕاستیدا ترامپ پێگەی ئەخلاقی ئەمریکای بۆ ڕێبەرایەتی لە جیاندا ڕووخاندووە با ئەوە بیری خۆمان بخەینەوە کە ناوبراو نازناوی دیکتاتۆری پەسەندی بەخشی عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر. بلینکن کە لە سەردەمی ئیدارەی باراک ئۆبامادا ڕاوێژکاری یاساییشی نەتەوەیی بوو بەڵێنیدا کە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ سعودیا و میسری سەردەمی بایدن زۆر جیاواز دەبێت لەوەی ئێستا بەو پێی بایدنی 77 ساڵ پێشتر جێگری ئۆباما بووە دۆسیەی دەرەوەی ئیدارەکەی زیاتر ڕادەستی هاوکارانی دەکات لە ئالایەکی تریشەوە لەم ساڵانەی دواییدا تەوژمی بەهێزی چەپڕە و لە پارتی دیموکراتدا گەشەی کردووە بۆیەوە چاوەڕوان دەکرێت دابڕان لە سیاسەتیان بەرامبەر هاوپەیمانە نەریتیەکانیان واتە سعودیا و میسر پەیڕەو بکەن. ئیمی ئۆستن هۆڵمزی توێژەر لە پەیمانگای واشنتۆن و مامۆستا لە زانکۆی ئەمریکی قاهیرە لەو بارەیەوە ڕایگەیاند ئەگەر سەرۆکی داهاتووی ئەمریکا بەجددی بەرگری لە مافی مرۆڤ بکات و ڕوبەڕووی ملهوران ببێتەوە نەک تەنیا ئەوانەی خراونەتە زیندانەوە لەسەر مافی خۆیان لە ئازادی ڕادەربڕیندا بەهرەمەند دەبن بەڵکو هەموومان زیاتر لە ئاسایشدا دەبین. I'm Joe Biden, and I approve this message.